کێ خەتا بە وڵای خۆی هەر مەسوولەکان بەس بزیارن خۆ کابرا خەڵکی فەقیر چ دەسەڵاتێکی هەیە خەڵکی فەقیر هیچ دەسەڵاتێکی نێوان ئەگەر ڕاستەکەن بە لە بەغا بکشێنەوە هەموو مەساحەتی خۆیان لە بەغایە ئیتر فەقیر چیەکان نایکە کەیفی خۆیەتی وەڵا نائەشەوە بلا ئەوەی دڵسۆزی بڵێ تیانە نییە دڵسۆزی کامیان ئەنێ خەڵک خۆی جێل نەکاتەوە ئەزانێت کە دڵسۆز نین بەرامبەر بەم وڵاتە لە یەکەم ڕۆژەوە کە هاتن و دەستیان کرد بە ئەشیای ئەمناوە فرۆشتیان بە ئێران بە فافۆن و بە هینەکانەوە سەرەتاکەی دیار بوو کە بەچی هاتوون و چۆنیش کاکە گیان با پێ بڵم بەغا وەکو باوکێک وایە ئەبێ سەرپەرشتیە میلەتە بکە تا ئێوارە من خراپم لێرە بەڕاستی باوکم چی بکە باوکم ئەبێ بێ چی بکە ئەبێ من سڵحکە نابێ ئەوە بکە قەیچێک ئامانە غەڵەتیان نەکردووە بە جۆری غەڵەتەکە خۆیان عقابیان بەڵام عقابی میلەتەکە نایە شتی وا چۆنە بێت تۆ چی میلەتێک ئابوو شێوەیە ئەو دانیشی هەموو ئەوانی کە مەسوول هیچ پێویستێکیان بەمە نییە موچیان بۆ چییە کەس موچەی ناوێت ئەو کەڵکە موچەیەکە لەسەر جادەیە ئەو کوڕە موچەیەکە لە بەیانێ بوو تەماتۆ ساڵی ئەمەی بینم بڕانەکەم 1 کیلۆی فرۆشت بێ باشە ئەوە تا بازاڕەکە بیرە سێری و چۆڵی بازاڕەکە حکوومەتی هەرێم دڵسۆزە یان دڵسۆز نییە حکوومەتی هەرێم پێم وایە ئەبێ حکوومەتی لەمە شێوەیەسە نەبێت ئەم شێوەیەسە زۆر غەڵەت ئەبێ لەگەڵەوەی میلەتە بێ من نازانم لە وڵاتانە حکوومەتەکان میلەتەکەی خۆیان خۆشەوێ ئەمانە ئێمە هیچ بەدەم کەسەوە نایە نازم بۆچی بەس مۆزوع چییە یعنی ئایا تێناگەن ئایا ناتوانن هەرچیەک هەیە ئەم وەسع بەبارێکا بشێن و ئەم میلەتە مشوێ بەسەر نییە بیانودان بەدەستەوەی ئەم حکوومەتەی ئێمە بۆ عێراق ئەویش بەڕاستی هینی کردووە ئەو هینی قۆسووەتەوە و حەزژەکە بەڕاستی خۆ عێراق حەز ناکە بە هیچ شێوێک ئێمە وەکو کوردەواری لە نینێکیشمان هەبێ سەری خۆمان بخوێن بەڵام ضعیفی ئێمەش و خۆدان بەدەستەوەی بیانوو بۆ ئەوان بۆ تو هۆکاری ئەوەی کە ئەوان زاڵ ببن بەسەر ئەو مۆزوعەیە و هەروەها ینی جەنابتان کە ئیسانن ناخێنەوەڵە بۆ میلەت بەس بۆ خۆیان بەڕاستیشی باشەکەن بۆ میلەت بۆ معاشخۆر بۆ عامی خەڵکە باش نین بەڵام بۆ خۆیان باشن خوا هەڵ ناگرێت ئینسان حەق بوو وڵی کەس دڵسۆزی ئەم میلەتە نیەگە دڵسۆز بوونایە خەڵ ڕۆژی بەم ڕۆژە نابوو هیچ کەسێ بە دڵسۆزی ئەم میلەتە نازانێت ناتوانێت لە داهاتی ناوخۆسا بۆ نەوتی شیواشۆگا بوو معاشی خەڵکی پێدرانی ئێستام هەموو زەری بە و ئەم هەموو نەوتەوە منەوەڵی کەس سەری لە دەرناکە بەڕاستن ینی نەوتێکی کەمەوەسا خەڵک پێژیا ئێستا بە تەنکەر و بە نازانبۆری هەر بە پارەی بانزین بپاڵێن بیفرۆشن بە سیارە و بە ناوخۆ باوەڕکە معاشی بێدرێ وڵاگەڵ دڵسۆز بوونایە هەڵبەتە چارەسەری موچیان نەکرد بەڵام باوەڕ ناکەم دڵسۆز بن وڵا هەڵبەتە هەیەی چۆن ئەویش هەتای هەیە طبیعی ئەمێش ئەگەر ئەوەی ئەو داواکە هەموو بەڕێک و پێکی بینێرێ ئەویشتر بیانووی نامێنێ بە قوربانە ئەوەی ئیتر وڵی تر بڵم چی خۆم خۆشم تەقاوتم و خۆشم ڕێم بێ 15 معاشم لای حکومەت بێ و وڵایت باوەڕ ناکەم دڵسۆز بن ناوەڵا هەر کەسە و بۆ خۆیەتی بە قوربان هۆنەکەی خۆیان نەخۆن و ئەڵێن ئۆخەی بەشی تۆشە خۆات